بەناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بینەرە ئەز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک دواندنی ئێوەیە لەسەر تەوەرێکی گرنگ کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەم تەوەرە جێگەی مناقەشە و گفتوگۆی بەشێکی زۆری هێزە سیاسەکان بۆ ئەویش دواخستنی بانگەشەی هەڵبژاردنەکان. پرسیارەکە ئەوەیە کێ سوودمەندە لە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. لوتکەی هەڕەمی دیموکراسیەت هەڵبژاردن ئەو ڕێگەیە کە ڕاستەوخۆ هاوڵاتی تاک تایدا بەشداری دەسەڵات دەبێت. وشەی دیموکراسی واتە دیمۆکراتۆس واتە حکم بۆ گەل چۆن حکم دەکات لە ڕێگەی نوێنەرەکانیەوە ڕاستەوخۆ بەشدار دەبێت لە یاسادانانی ئەو وڵاتە. چۆن هاوڵاتی بەشدار دەبێت لە یاسادانان لە ڕێگەی ناردنی نوێنەرەکانی. ئەمە بە پێی پرەنسیپی دیموکراسی 4 ساڵ جارێک هەڵبژاردن لە هەر وڵاتێک دەبێت ئەنجام بدرێت. لە دوای ساڵی 92ەوە یەکەم حکومەتی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دامەزرا. یەکەم تاقیکردنەوەی ئەزموونی حکومڕانی و پەرلەمان لە هەرێمی کوردستان دامەزرا. هەرچەندە تاوەکو ئێستا لەو کاتەوە تاوەکو ئێستا دەبوو چەند جارێک هەڵبژاردن ئەنجامدرا باە، بەڵام بەهۆی کێشە و ناکۆکی و ململانە سیاسەکانی نێوان پارتەکانی هەرێمی کوردستان بۆ چەند جارێک ئەم هەڵبژاردنانە دواکەوتووە. بۆیە زۆر جار لەم ماوەیەدا لە ماوەی حکومڕانی و حکومدارەتی کوردی لە باشووری کوردستاندا هاوڵاتی بێبەش بووە لە حکومکردن و پرسی پێنەکراوە لە دانان و نووسینەوەی یاساکان. ئێستا کە لە بەردەم هەڵبژاردنێکی دیکەداین بەشێک لەو هێزانەی کە لە ماوەکانی ڕابردوودا کوردوتەنی شتێکیان نەچاندووەکە لە کاتی هەڵبژاردنەکاندا بیدروونەوە لە قازانجی خۆیان بێ، بۆیە ترسیان هەیە لە ئەنجامدانی هەڵبژاردن. بۆیە هەمیشە لاریان هەیە لە ئەنجامدانی هەڵبژاردن و نکۆڵی لەوە دەکەن و پێداگری لەسەرەوە دەکەن کە هەڵبژاردنەکان ئەنجام نەدرێت. ئەم خولەی حکومەتی هەرێمی کوردستان، ئەم کابینەیە حکومەتی هەرێمی کوردستان تیایدا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاوڵاتیان زۆر گلەیان لێ هەبوو لەسەر ئەدای حکومڕانی. خزمەتگوزاریەکان زۆر کەم بوون. هاوڵاتیان کەوتنە ناو قەیرانێکی دارایی سەختەوە کە ئێستاش دیار نییە. زۆر جار دەڵێن ئەمە بانقەس دروستکراوە، هەندێک جاریش شارەزان باس لەوە دەکەن بە فیعلی هەرێمی کوردستان بەهۆی ئەم ململانی سیاسانە کەوتوتە ناو قەیرانێکی قوڵی داراییەوە. بۆیە لەم ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاوڵاتیان داوای ئەوان کرد کە ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە، حکوومەتێکی ئینتقالی کاربڕێکرد کە تایدا حکوومەتێکی تەکنۆکرات بێتە سەردەسەڵات کە نوێنەرەکانی ئەم حکوومەتە وەزیرەکانی ئەم حکوومەتە ئەندامی هیچ کەسێک لە حەزبەکانی دیکە نەبن، بەڵکو کەسانی شارەزا و کەسانی لێهاتوو و کەسانی مختەز بن. بەس بەوەی کە هەرێمی کوردستان لەم قەیرانەی کە تێی کەوتووە دەربهێنرێتەوە، بەڵام حکوومەت و بەشێک لە هێزەکان گویان لەم داواکاریانەی بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و بەشێک لە هاوڵاتیانیش نەگرت، ڕایان کێشا تاوەکو کۆتایی هاتنی خولی پەرلەمان. بەڵام بەهۆی ڕێککەوتنی سیاسی بەشێک لایەنە سیاسیەکان جارێکی دیکە چەند مانگێکی دیکە خولی پەرلەمان دواخرا. لە ئێستادا ئاخر چانس کە کاتی ئەنجامدانی هەڵبژاردنەکان هاتووە، جارێکی دیکە دەیانەوێت درێژە بەم کابینەیە حکوومەت بدەن و دەنگۆیەک هەیە ئەوەی کە 2 ساڵی دیکەم کابینەیە بەردەوامی بدات بە حکومڕانی هەرێمی کوردستان. لە کاتێکدا تێبینەکە ئەوەیە کە هاوڵاتیان سەرنجیان لەسەر ئەم کابینەیە حکوومەت هەیە کە خزمەتگوزارەکانی لە ئاستی پێویستدا نەبوون، وا خەریکە ئەم کابینەیە بە ئیتفاقی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسەکان وای لێ دێت نەک تەنها کابینەیەک خۆی نزیک دەخاتەوە لە حکومڕانی لە ماوەی 2 کابینەدا. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک کە ئێوە قسەی لەسەر دەکەن ئەوەیە کە کێ سوودمەندە لە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئایا ئەم پرەنسیپە ئەگەر لە هەر وڵاتێکی دیکە بواە هێز و لایەنە سیاسیەکان کە بەشدارن لە هەڵبژاردنەکاندا خۆیان ململانیان لەسەرەوە نەدەکرد کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە پارێزگاری لە پرەنسیپێکی پیرۆزی دیموکراسیەت کە وەکو پێشتر باسم کرد لوتکەی هەرەمی دیموکراسیەت کە هەڵبژاردنە کە تیایدا ڕاستەوخۆ هاوڵاتی بەشدار دەبێت لە حکومڕانی 4 ساڵی داهاتوو. ئایا ئەم هێز و لایەنە سیاسیانە لە کاتێکدا کە خۆیان دەزانن ئەمە جۆرێک لە جۆرەکان گاڵتەکردنە بە پرسی دیموکراسیەت بۆچی داوای
ئەوە دەکەن کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت. ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە لە ژێرەوەی شاشەی پیان دەنووسرێن پەیوەندی بکەن وا سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەم تەوەرەیە بخەنە ڕوو. کۆمەڵێک هاوڵاتی کۆمنتیان نووسیوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەمەوێت ئاماژیان پێ بکەم. کاک ئارام دەڵێت تەنها دەسەڵات سودمەند دەبێت، واتە ئەوانەی کە لە ناو دەسەڵاتدان. بوشڕا محەممەد دەڵێ ساختەکار و گەندەڵکارەکان سودمەندی سەرەکی دەبن. باوکی ئەدهەم دەڵێ هەردوو حەزبی دەسەڵات. عەبدوڵڵا دەڵێت ئەوانەی لە سایی گەندەڵیدا سەرەت و سامانێکی زۆریان لەم وڵاتەدا دەستکەوتووە تەنها ئەوان سودمەند دەبن. شاهین دەڵێت دوژمنانی کورد چونکە دەڵێن کورد ناتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات. بەڵێ ئەمەش تێبینێکی جوانە. هەڵگورد دەڵێت دەسەڵات حەز دەکات هەڵبژاردن نەکرێت بەوەی کە خەریکی بردننی پارەی ئەم میلەتە بن بەو پێی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەمە ئیشیان بووە. کاکدارا دەڵێ حەزبەکان کە لە پارەی نەوت شەریکن ئەوان سودمەندی سەرەکین. ئازاد دەڵێت کورد هەموو شتێک ناشرین دەکات، جاران دانوت با بەغدا چاو لە ئێمە بکات. کوردۆش دەڵێت ئەوانەی کە موچە و پارەی ئەم خەڵکە دەخۆن سودمەندی سەرەکین. بەڕێزان پێشتریش ئاماژەم پێکرد لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لە ژێرەوەی پێیان دەنووسرێت دەتوانن پەیوەندی بکەن و سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر ئەم پرەنسیپە کە هەڵبژاردنە وەکو معلومی جەنابتانەکە بەشێک لە هێزوولانە سیاسەکان لە ئێستادا لە یەکتربینین وە لە کۆبوونەوەی چڕۆپەردان بۆ ئەوەی کە لە ماوەی ئەم هەفتەیەدا قسەیەکی خێر لەسەرەوە بکەن کە هەڵبژاردنەکان نەک تەنها بانگەشەکان بەڵکو هەڵبژاردنەکانیش دوا بخرێتووە. ئەمەش ڕاستەوخۆ ڕنگدانەوەی دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان بەو پێی کە هاوڵاتیان دوای ئەم هەموو خۆپیشاندان و گربوونەوانەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کردیان تەرکیزیان لەسەرەوە بوو وادانیان بەخۆیاندا گرتپەنان بۆ تون و تیژی نەبرد بۆ ڕێگانە دیموکراسیەکان ئەو ڕێگانەی کە ترسان و تۆقان و هەڵگەڕانەوە و جۆرێک لە ئینقلابی تێدا بەرامبەر بە حکوومەت خۆیان گرت بەوەی کە دەریچەیەکی یاسایی کە هەڵبژاردنە ئەم کابینەوە ئەم حکوومەتە و ئەو کۆمەڵە نوخبەیە کە حکومداری هەرێمی کوردستان دەکەن بە هەڵبژاردنەکان بتوانن بیگۆڕنوە نوخبەیەکی دیکەوە لێهاتووتر بێن لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان. بەڵام لە ئەگەری ئەوەی کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت هەر ئەم حکوومەتەی ڕابردوو کە هاوڵاتیان تێبینیان لەسەر بووە بەردەوام دەبێت لە حکومداری هەر هەمان وەزیر هەر هەمان ئایدیا و هەر هەمان عەقڵیەتی حکومڕانی هەر هەمان ئەم دەموچاوانەی کە لە 4 ساڵی ڕابردوو هاوڵاتیان گلەییان لیان هەبووە پێیان وا بۆ کە شارەزان نەبوون لە ئیدارەدانی هەرێمی کوردستان و وەزارەتەکان حکوومەت وە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبان. بەڵێ کاک محەممەد لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوت لێبێت سەرنجی بەڕێستان چیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ سلام علیکم. عەلەیکە سەلام. دەستخۆشی بەڕێمەکەتان لێ دەکەم هیوای سەرکەوتن بۆ کەناڵی ئاسمانی پێیان دەخوازم. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەبارەت بە پرسیارەکەتان چێ سودمەندە لە دواخستنی هەڵبژاردنەکان بەڕاستی لایەنی دەسەڵات بەپلەی یەکەم سودمەندە دوایەتریش لایەنی گەندەڵکار و سودمەند ئەو کەسانێک کە سودمەندن لە پەنای حکوومەت لێ بەرپرسیان لەبەرسر لێ سودمەندە لەبەر ئەوەی سودمەندە لە مانەوەی ئەو حکوومەتە سودمەندە لە بەردەوامبوونی ئەو وەزعانە لەبارە کە تەنها و تەنها لە بەرژەوەندی خۆتیان وارەوە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هەژاران و هاوڵاتیان نییە بە هیچ شێوەش. وەکو هاوڵاتیەک داوا دەکەم هەڵبژاردن بە هەموو شێوەیەک لە کات خۆیدا ئەنجام بدرێت بە هیچ شێوەیەک قابلی قبوڵ نییە دواخستنی. وەک هاوڵاتیەک کاک محەممەد پێچنا لەباردا بۆی هەیە یەک جاردا بخورێت. بەڵێ وەک هاوڵاتیەک ئەم ئەگەرە خراپانەی لە ئەنجامدانی هەڵبژاردن دەکەونەوە بە هەمان شێوەدارە پشتر دوا بخرێتن. یعنی لە هیچ وڵاتێک شتی وان نییە هەڵبژاردن یەک جار دوا دەخرێتن. دواخستن نییە ئەگەر جارێک دا بخرێتن بۆ یەک جارە نەک تۆ هەموو جارێک بە بیانیەک تۆ هەڵبژاردن دوا بکەیت. کاک محەممەد لە ئەگەریەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت وەک هاوڵاتیەک لێکەوتە خراپەکانی لە چیدا دەبینیەوە؟ وڵی ئەو پێش هەموو شتێک نیشانەی نەبوونی یاسا و قانونە لەو هەرێمەدا لەو وڵاتەدا. یعنی هەڵبژاردن سادەترین مافی هاوڵاتیانە تۆدەی ئەو مافە لە هاوڵاتیان دەستێنیەوە. ئەمە واتای حیساب نەکردن بۆ هاوڵاتی بۆ ڕێی هاوڵاتی. هیوادارم هیچ کەسێک
هیچ لایەنێک هیچ کەسایەتێک پشتگیری لەو بڕیارانە نەکات کە ئەو بۆچمەیان هەیە هەڵبژاردن دوا بخرێت بەڕاستی لە قازانجی هاوڵاتیان نێ بەهیچ شێوەش لە ئێستادا کێشمەکەشمێکی زۆر هەیە لە ناو شەقام وە چاودێرانی سیاسی هەندێکیان دەڵێن هەڵبژاردن ئەنجام دەدرێت و هەندێکیان دەڵێن لە ئێستادا گونجاو نییە بۆ هەندێک پارت و لانی سیاسی وەک هاوڵاتیەک ئەمە چۆن دەبینن سەرنجی بەڕێستان چیە لە سەرەمە پێتان وایە کە ئەنجام بدرێت دەبینم خەڵک ساکردنەوەیە چونکە تەنها ئێستا تەنها نەفەسێک مابێ تەنها دەستێک مابێ بۆ گۆڕینی بارودۆخەکە هەڵبژاردن دەنگدانە ئەگەر بێت ئەوەش نێڕن یعنی هاوڵاتیان بەتەواوی ناومێت دەبن بەڕاستی هیچ ومێدێک نابێت خەڵک زیاتر لە ئێستا دەبێتن وەک هاوڵاتی سەرنجتان لە سەرامەت چیە قسەیەکی تر هەیە ئەمیش ئەوەیە کە ئەم هێزانە بەان قەست وادەی بانگەشی هەڵبژاردن دوا بخەن بۆی کە بە هاوڵاتیان بڵێن ئەم مافەیهی ئێوەی ئەمەشتان لێ دەستێنینەوە بە جۆرێک لە جۆرەکان وا لە هاوڵاتیان بکەن جارێکی دیکە تەرکیزیان بچێتەوە سەر ئەنجامی هەڵبژاردن و ئەمان بە ئاگا بێنەوە لەم ڕۆی کە هەڵبژاردنەکان دەریچەی گۆڕانکارین بەوەی کە لە ماوەیەکی دیکەدا هەڵبژاردن ئەنجامدا اینجا هاوڵاتیان ئومێدیان بۆ بگەڕێتەوە و بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان ئەمانە تا چەند لە واقعیەوە نزیکن وەک هاوڵاتیەک بەتاکید ئەمە تەنها دواخستنی هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆیانە و بە پلەی دووش بە دەرەجە دوو بۆ ناومێدکردنی هاوڵاتیانە ناومێدکردنی ئەو کەسانە کە ناڕازن ئەو لایەنانە کە ناڕازین لە وەزع و بارودۆخێک کە هەیە کە تەنها سوودی بۆ خۆیان هەیە زەرەری نەهامەتی ناخۆشی تەنها بۆ هاوڵاتیان و خەڵکی هەژار هەیە. کاک محەممەد لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان تێبینی و سەرنجەکانی بەڕێستان جوان بوون. بەڕێزان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک گۆڕانکاری ستونی استراتیژی سیاسی لە ناوچەکەدا ڕوویاندا دروستبوونی داعش لە ناوچەکە ڕووبەڕووبوونەوەی هەرێمی کوردستان بەڕووی داعشدا و داتەپینی جۆرێک لە جۆرەکانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ پێی کە بەر لە هاتنی داعش حکوومەتی هەرێمی کوردستان ئیدعای ئەوەی دەکرد کە خەریکن ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ بنیاتنانی دەوڵەتێکی بەهێز ئەنجام دەدەن و قەزەی ڕیفراندۆمیش بە جۆرێک لە جۆرەکان بەخراپ بەسەر کووردا تا ڕادەیەک هەندێک دەڵنشکاوتەوە و هەندێکیشیان سەرنجیان وایە کە ئەمە کارتێکە و لە باخەڵی سەرکردایەتی و نوێنەرانی گەلی کوردایە. هەموو ئەم ڕووداوانەوای کردووە کە هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان لە دەرەنجامی ناڕەحەتیەکانی ئەم ڕووداوانە بێئومێد بن لە گۆڕانکاری لە ڕێگەی دیموکراسیەوە. بەڵی شێمان لەگەڵا کاگاسۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاگاسۆ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سەرنجی بەڕێستان چییە؟ باشی بەڕێست زۆر سپاس. بەڕێز پێشەوشی لە خۆشتان و بەڵامە دەکەم. زۆر سپاس. من سەیدم تێدێ نازانم کۆمەڵی ئیسلامی و هەندێک بەناوێ عزبەکانی ئۆپۆزیسیۆن گلەی دەکەن کە هەڵبژاردن دوا دەکرێت. بەڕێزم ئەوە نازانم ئەوە هەڵبژاردنێکە نزیکەی 900,000 دەنگی تەجویز بوونیە کە دەکاتە ڕێژەی تر کورسی وازعە. بەڵێ ئەوە نازانم چ هەڵبژاردنێک خەڵک بچی نەچی لە سلێمانی و هەولێر و دهۆک لە هەولێر و دهۆک یعنی 20 کورسی زیاتر بەسەرێ لە سلێمانی بە ڕێژێشتر یعنی ئەگەر بوێریتان تێدایە بە هەموو حزبەکەتان هەموو حزبەکان ئۆپۆزیسیۆن ڕێگە لەو تەجویرە بگرن باخەتی ئینتیخابەت شەفافانە بکرێ. یعنی ئەمە نازانم ئەوە چی خەڵک تاقەتی نەما بەڕاستی. کاگاسۆ ڕێگەگرتن لە تەزویرکاری لە هەڵبژاردنەکان ئەرکی کێیە بە پێی سەرنجی بەڕێستان وەک هاوڵاتیەک؟ یەکەم شت بە هەموو حزبەکان فشارێکی نێودەوڵەتی دروستکەن. دووەم شت دەبێت هەولێر و سلێمانی لە سەگ ڕاو ماڵدرێ. ئەگە ئەو دوو شارە ڕانە ماڵدێ هیچ ماهیەکێکی نییە هەڵبژاردن لە زانیاری عین بەڕاستی خەڵک ماندی بوو. زۆر باشە. جگە لە هەڵبژاردن هیچ ڕێگە چارەیەکی دیکە هیچ ئاسۆیەکی دیکەی ڕوون هەیە بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان؟ نییە. هەڵبژاردن تاکە چارەسەرە بەڵام ئەو دوو حزبە بەخۆمان دەبینین لە 92 تا ئێستا ئەوانە بەس بە تەزویر یعنی حکم دەکەن. یعنی بۆ نمونە سبەینێک بەیانی کۆمەڵی ئیسلامی 50 کورسینە هەتا هێزەبی 50 کورسی ناخۆ بەڕێز یعنی ئەوە بەسەکەی منە نابێت سەر بمێنێ لەو شارە. کاگاسۆ سەرکردەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی پێشووتر بە کۆمەڵی ئیسلامیشەوە ئەوەی کە من گوێم لیان بوو بێت باس لەوە دەکەن کە ئەوان
داکوکی لەوە ناکەن کە تەزویرکاری ئەنجام نادرێت لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە، بەڵکو ئەوان دڵنیایی هاوڵاتیان دەکەنەوە کە لە ماوەکانی ڕابردوودا لە یەکەم کابینی حکوومەتەوە تاوەکو ئەم هەڵبژاردنەی ڕابردوو زۆر بەزەخی دەرکەوت ئەوان ئەنجامیان داوە. بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا بەدیلی سندوقەکانی دەنگدان چییە؟ تەنها تونوتیژی نییە ئەگەر بێت و لە نێوان ئەم دوو بەدیلەدا لە نێوان ئەم دوو اختیارەدا هاوڵاتیان دەبێت کامیان هەڵبژێرن؟ شارەکە جوانە، بەڵام یعنی شتەکە لێرەیە من وەجووتم دەبێت ناوی مردووان و شتانە ئەوەی ئینتخاب و پای بگرێتەوە شتەکان ئینتخابەکە. زۆر باشە، سپاس بۆ کاک ئاسۆ لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنجوو تێبینەکانی بەڕێستان. بەڵە بەڕێزان، وەک پێشتر ئاماژەم پێکرد بەشێک لەو هاوڵاتیانەی کە لە هەرێمی کوردستان ژیاون شاید حاڵی بینینی ئەم ڕووداوە ستونی و ئەم ڕووداوە استراتیژیە سیاسیە گەورانە و ئەو گۆڕانکاری گەورە سیاسیانە بوون کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ڕوویاندا وەکو پێشتر ئاماژەم پێکرد هاتنی داعش وە ئەنجامدانی ڕیفراندۆم و هەروەها جۆرێک لە جۆرەکان دروستبوونی ئەم قەیرانە داراییە سەختەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ پێی کە ئەم بودجەی لە سەدا 17 کە لە حکوومەتی عراقیەوە بۆ هەرێمی کوردستان دەهات بەغدا لە هەولێری بڕی بۆیە ئەمانە هەمووی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان خستە ناو جۆرێک لە ژیانی خراپەوە کە کاریگەریەکانی لەسەر هاوڵاتیان دیار بوون و تااقەتی ئەوان نەماوە بەشێکیان کە باس لە پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن دەکرێت تااقەتی ئەوان نەماوە، چونکە لە 4 ساڵی ڕابردوودا بەڕاستی سیاسەکان دەبوو بیریان لەوە کردبایەوە شتێکیان تێدا هێشتبایەوە بۆ هاوڵاتیان کە لە هەندێک بابەت بێتاقەت نەبن. بەڵێ شێمان لەگەڵە کاک سوارە لە عربەتەوە لەگەڵمانە. کاک سوارە سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک سوارە. زەحمەت نەبێتەوەری بەرنامەکەدا لەسەر چییە؟ کاک سوارە ئەگەر ئاگاداری تەوەری بەرنامەکە بیت کێ سوودمەندە لە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان وەک هاوڵاتیەک سەرنجتان لەسەر ئەمە چییە؟ وەڵای من وەکو خۆم بە هیچ شێوێ لەگەڵەوە نیم هەڵبژاردن دواکەوە داوا لە کۆمەڵی ئیسلامی ئەەکەم تێنەگرێنەوەی کە هەڵبژاردنەکان دوا بکەوێت، چونکە کۆمەڵی ئیسلامی خەڵکێکی مسلمان و خەڵکێکی زۆری لەگەڵایە. خەڵک بەڕاستی ئەم جارە دەنگ بەڕاستی بە کۆمەڵی ئیسلامی ئەدا لەبەرەوە کەسی خەڵکی چاک و بە ئەزمون و پیاوی دیندار و پیاوی بەخشندان تیا داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم وەکو ئەگەر گزی و فزی نەبووایە ئەم جارە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی 300 تا 250 تا 300 هەزار دەنگی هێنا بەخوا، چونکە هەرچی شوێنە گەڕاوی نێمە پێماوەتون هەمووی وتری ئێمە دەنگمان بە کۆمەڵی ئیسلامی داوا بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم خەڵکی بازبوون و دیندار و بەخشندن داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئەم جارە دەنگی تەواویان پێبدەن لەبەرەوە خەڵکی چاک و بە ئەزمون و دینداریان تایە. کاک سوارە وەکو هاوڵاتیەک دیارەکە دەنگتان بە کۆمەڵی ئیسلامی داوە لە ئێستادا قسەیەک هەیە لە شەقامەویش ئەوەیە بە تایبەت لە ناو نوخبەی ڕۆشنبیران باس لەوە دەکرێت هێزێکی ئایدۆلۆژی وەکو کۆمەڵی ئیسلامی کە لەسەر ئایدۆلۆژیاک دامەزراوە دیفاع لە پرەنسیپێکی گرنگی دیموکراسی دەکات کە ئەمە بەشێک نییە لە ئاین. بەڕێستان سەرنجتان لەسەر ئەمە چییە؟ بۆچی ئەم بەڕێزانەی کە نوێنەری خۆیان بە نوێنەری دیموکراسی دەزانن خۆیان بە داکۆکیکاری دیموکراسی زان خۆیان لا دەدەن لە ئەنجامدانی هەڵبژاردن؟ ئەمە پرسیارێکی دیکە کۆمەڵی ئیسلامی و ئێوەکو ئەندامانی ئەنجامدانی هەڵبژاردن وەکو ئەرکێکی شەرعی سیر دەکەن یاخود ئەمە لێکدانەوەی ئێوە چۆنە؟ وەڵای من یەک مامۆستا داوا لە کۆمەڵی ئیسلامیەکەم بە هیچ شێوێ لەگەڵەوە نەبێ هەڵبژاردن دواکەوێت، چونکە کۆمەڵی ئیسلامی ئیشەڵا پشت بەخوای گەورە داهاکانی زیاکات ساڵ بە ساڵ کەم ناکات. ئەوە من لێرەوە وعدێکە دەم وەکو خۆم داهاکانی زیاکە کەم ناکات لەبەر ئەوەی کە ئەڵێم خۆی نەگرێنە لەوەی کە بڵێ وەڵا هەڵبژاردن دواکەوێت با هەڵبژاردن بکرێ ئەگەر پێنج مانگ جارێکیش بکرێ کۆمەڵی ئیسلامی ئیشەڵا ترسی نییە لەوە. ئێوە چۆن سەیری هەڵبژاردن دەکەن؟ وەکو ئەرکێکی شەرعی سەیری دەکەن کاک سوارە؟ وەڵای هەڵبژاردن بکرێ باشە، هەرە وەڵا هەڵبژاردن بکرێ لەبەر دەسادەتی دەسات بەڵێ سپاس بۆ کاک سوارە لە عربەتەوە. خەڵکی هیلاکە لەبەر دەسادەستکردی دەسات بکرێ شتێکی زۆر باشە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک سوارە لە عربەتەوە. بەڕێزان جارێکی دیکە دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی
بەڕێز لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پێیان دۆتیڤیەوە داتان ناوە کاک ئارام دەڵێ دەسەڵات سوودمەندی سەرەکی دەبێت لە دواخستنی هەڵبژاردنەکان. بوشرا محەممەد دەڵێ ساختەکار و گەندەڵکاران سوودمەندی یەکەم دەبن. باوکی ئەدهەم دەڵێ هەردوو حزبی دەسەڵات ئاڕاستی قسەی هاوڵاتیان هەمووی ڕووی لە دەسەڵاتە. کاک عەبدوڵڵا دەڵێ ئەوانەی لە سایی گەندەڵیدا سەروەت و سامانێکی باشی ئەم وڵاتە بۆ خۆیان دەبن. شاهین دەڵێت دوژمنانی کورد چونکە دەڵێن کورد ناتوانێت هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدات. کاگەڵگور دەڵێت دەسەڵات حەز دەکات هەڵبژاردن نەکرێت بۆ ئەوەی خەریکی بردننی پارەی ئەم میلەتە بن. بەڵێ کاگارام لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئارام فەرموون. زۆر سپاس بۆ بەڕێستان کاگارام. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاگارام سەرنجی بەڕێستان چی فەرموون؟ والله بەڕێز بە من بکری و نەکری هەربی ئیستیفادەیە خەڵکی سودێکی لێ نەبێت هەڵبژاردنانە. ئەم سەرنجی بەڕێستان لە چیەوە سەرچاوی گرتووە؟ لە چیەوە سەرچاوی چکە دیتمان لە ئۆپۆزیسیۆنی لە هەموویانەوە هیچی ئیشی لۆ خەڵکی نەکردیە، هیچی خەمی خەڵکی هەموو خەڵکی پۆست و پرۆپای خۆەتی. ئەو واقعیە خۆمان لە خوێنێکی ئەو واقعیە بۆ ئۆپۆزیسیۆنەکانەوە بە یەکێتی و پارتی و بە هەموویانەوە. بەڵام کاک ئارام خۆ دەبێ هەڵبژاردن هەر بکرێت لە دوای پەرلەمان دەبێت حکوومەت جارێکی دیکە هەموو وەزارەتەکان تەشکیل بکرێنەوە با وەزارەتی ناوخۆ و ئەمنیەت و ئاسایش. ئەگەر بێت و وڵاتێک کە حکوومەتی هەر تێدا نەمێنێت و پەرلەمان و دام و دەستگاکانی تێدا نەمێنێت پێتان وانیە جۆرێک لە پاشاگەردانی بگرە و بەردەیەک دروست دەبێت کە کەس بە کەس نابێت. خۆخسەکە زۆر جوانە کاکە بەس ئێستا وەرە پێم برێت چەند ساڵە حکوومەت تەشکیل کرد هەر پاشاگەردانی ئەوە نەبووە کاکە چه سوودی لێیتی پێم برێ زیاتر لە ئەندام پەرلەمانەکان زیاتر چێکە ئیستیفادە لێ کردی ئەندام پەرلەمانەکان پارێک چاک وەردەگرن و بەڕاستی کەواتەوەکو هاوڵاتیەک خەڵکە زجاری دەبینیتن پێش هەڵبژارێ دەستی لەو بەسنگ دەوەردەگەی بەس کە هەڵیش بژێت جا هەر ناناسی نازانی کێشی. وەکو هاوڵاتیەک پێتان وایە کە تەنها پەرلەمانتارە بەڕێزەکان سوودمەندی یەکەمی ئەنجامدانی هەڵبژاردنەکان دەبن؟ بەتەکید. بەڵێ سپاس بۆ کاک ئارام لە هەولێرەوە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان سەرنج و تێبینیەکان جیاوازن. هەرێکە و خوێندنەوەیەکی بۆ واقعەکە هەیە. هەندێکیان خوێندنەوەیەکی قوڵ و وردیان هەیە و پێیان وایە کە وڵات بەبێ حکومڕانی بەڕێوە ناچێت. بەڵام ئومێدێکیشیان نییە کە ئەم حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەم فۆرمە لە حکومڕانیدا گۆڕانکاری بەسەردا بێت. ئەوانەی کە زۆر قوڵ بیر دەکەنەوە سەبارەت بەم تەوەرە جۆرێک لە ڕایە جۆرێک لە سەرنجیان بۆ دروست بووە کە گۆڕانکاری هەرگیز لە ئەگەر حکوومەتەکان بشگۆڕن دروست نابێت بۆ چونکە فۆرمی حکومڕانی لە هەرێمی کوردستان فۆرمێکی سەقەتە. فۆرمی حەزباتی لە هەرێمی کوردستان فۆرمێکی سەقەتە. تاوەکو ڕیفۆرم لە سیستەمی حەزباتی لە هەرێمی کوردستاندا نەکرێت ڕیفۆرم ناتوانێت لە سیستەمی حکومڕانیدا بکرێت چونکە دوجار ئەمانەی لەناو حەزبەکانن دەستن ناو حکوومەت و حکوومەت پێک دێنن هەم ئەم عاقڵێتی بەڕێوەبردننی حەزبەکانە دەستن ناو حکوومەتەوە هەم ئەم خزمێنەی کە لە ناو حەزبەکانە جارێکی دیکە لە ناو حکوومەتدا پراکتیزە دەکرێت. چێمان لەگەڵا کاگ ئەکرەم لە شانە دەریەوە لەگەڵمانە. کاگ ئەکرەم سڵاوت لێبێت. پەیوەندەکەی کاگ ئەکرەم پچڕە بەداخەوە. بەڵێ بەڕێزان ئەمەش سەرنجێکی دیکەی کە هاوڵاتیان پێشتر ئاماژەم پێ کرد پێیان وایە کە بۆی کە گۆڕانکاریەکی ڕیشەیی دروست ببێت یەکەم جار دەبێت گۆڕانکاری لە بیرکردنەوەی تاکەکان گۆڕانکاری لە عاقڵیەتی تاکەکان بکرێت لە ڕێگەی پەروەردەیەکی دروست و تەندروستەوە بۆی کە حکوومەتێک پێک بهێندرێت وەکو حکوومەتانی ناوچەکە دەوڵەتێک دروست بکرێت وەکو دەوڵەتانی ناوچەکە خزمەتی هاوڵاتیەکانی بکات نەک دژی هاوڵاتیەکانی بێت و تەنها خەریکی تیجارەت و بازرگانی بن. چێمان لەگەڵا؟ باوکی ئەنەس لە دووس خورماتووە لەگەڵمانە. باوکی ئەنەس سڵاوی خواتان لەبێت فەرموون. السلام عليكم. عليك السلام. زۆر سپاس. وەڵێگەرە کێسونمەندە لە هەڵبژاردن یا لە حکوومەت دیارە مەسئولی هەڵبژاردن هەڵوو بێت تاکە چارەسەر بۆ دەسەڵاتکردنی دەسەڵات. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لایەنە سیاسیەکان بردە چەند بەرەیەکەوە
هەرکەسۆ مەساڵە بەرژەوەندی خۆیەکە مثلا بۆنە ئەگەر هەڵبژاردن نەکرێت کێ حکومڕانە هەر ئەو حکوومەتە گەنگەڵەیە بەڵام هەر بکرێت وازانی لە هەموو عالەم تەجویلات ئەکرێت بەتایبەت لە کوردستانیش بەڵام سوادەری گۆڕانکاری هەیە ئەگەر بکرێت ئەنی بەداخوانە بەڵام لایەنە بۆچی دەڵی دواخستنی یاسەنە ئەوەی من ئاگدار ومەلوو تەنها کۆمەڵی ئیسلامی بەڕاشکاوانە ئامادەکردنی خۆی دەربڕی بۆ هەڵبژاردن کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکراتیش. باوکی ئەناس پرسیارێکی دیکە ئەوەیە کە ئەم هێزانی کە داوای دواخستنی هەڵبژاردنەکان دەکەن سوودی چی تێدایە بۆ ئەوان؟ بەڵێ وەڵا دیارە سوودیەوەی ئەوان پێسە لەسەر حکوومەتە و لەسەر داهاتی ئەم وڵاتە ئەژێن حەشێک خەیرانی خۆی هەیە داوایەکە خەیرانی کێشەی ناوخۆی خۆی ئامادەزانی نەکردو بۆ هەڵبژاردن و ناتوانێ ئامادەزانێ ئەو کوسانیەتی لەدەستی ئەدا لە پەرلەمان بۆیە ئەو دوو ئەگەرە هەیە ئەوانی کە لەدەسەڵاتن هەر لەسەر گەندەڵی و ئەم فەسادیداری خۆیان بەردەوامن هەندێکیش داوای دواخستنیەکان ئەزان کوسەکانیان لەدەستدەن بۆیە داوایەکەن شرابوون و ڕاستکرایە خۆ ئەگەر بێت و هەڵبژاردن بکرێت بەشێک لەو هێزانی کە لە دەسەڵات دانیشتمارێکی دیکەی زۆری کورسی وەکو جارانی ڕابردوو دەهێننەوە هەرخۆشیان حکومەت وە بەشێکی زۆری پەرلەمان تەشکیلە دەکەن بە ئەم دەموچاوانە نەبن کۆمەڵێک دەموچاوی دیکە کە هەر لەی خۆیان وەکو هاوڵاتیان پێشتر پێیان وا بۆ کە دەستپاک نەبوون بێنە سەر دەسەڵات چی لە وەزع دەگۆڕێ ئەگەر بێت و هەڵبژاردنیش ئەنجام بدرێت نوخبەیەکی دیکە بێن کە جێگەی من دڵنیامە خەڵکی مشارەکەی انتخابات بکات ئەوان کوچەکانیان کەمەگەڵی لە دەسەڵاتن یعنی ئەوان ئەو فەراغیان خواستەوە کە خەڵکی ناڕۆ بۆ دەنگدان ئەوان تەجویلات بۆ خۆیان ئەگەر خەڵکی بڕوات استجارە هەبێ لە دەنگدانە نیانی خۆی دیاری بکە ئەوان تەجویلاتیان کەمترە بێت دیارە خەلەگەر لای خەڵکیشە نەگەر لای دەسەڵات ینی خەڵک خۆی ئەو مەجالیدا دەسات و تەجویلە بکات. باوکی ئەنەس هۆشیاری هاوڵاتیان سەبارەت بەم پرسە یاساییانە لە چ ئاستێکدا بەو پێی کە خۆ دەنگدان تەنها بۆ ناردنی کۆمەڵێک کەس نییە بۆ پەرلەمان بەڵکو ئەم پەرلەمانە دەسەڵاتی گەورەترین دەسەڵاتی یاسادانانە دەبێ ئەم وڵاتە منەظەم بکرێەوە ڕێسابەند بکرێت لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکانەوە ئایا ئەگەر بێت و حکومەت بەم جۆرە بمێنێتەوە و پەرلەمان دەرگەی دابخرێت بەم شێوەیە پەرلەمانتارە بەڕێزەکان نەچن بۆ دەوامی خوان وڵات بەبێ یاسا بەڕێوە دەچێت لە کاتێکدا زۆربەی وڵاتانی دراوسێ ڕاگرتنیان بەم هەیکەلە ڕێک و پێکە لە ڕێگەی یاسابندیەوە بووە. ئینسان ئەگەر مشارەکەی انتخاباتی کرد بە ئارەزووی خۆی بە ویستی خۆی نەرەی خۆی دیاری کرد ئەتوانێت خەڵکی باش دیاری بکات و قەناعەتشم وایە ئەمڕۆ کە خەڵکی زۆر ناڕازی لەم دەسەڵاتە ئەو خەڵکە زۆرە ئەگەر بڕات بۆ دەنگدان گۆڕانکاریەکە خەڵکی باش شێوە لە شوێنی شێوە دابنا گۆڕانکاریش ئەبێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ خەڵک مشارەکە ناکا و بەحقیقەت ئاک و شاری خەڵکیش نزمە لەبەرەوەی بەتایبەت خەڵکی دەسەڵات جوست خەڵکی دەسەڵات ئەوە یاخست ناو خەڵکیەوە کارێن هەر کەسێ بێت هەروە ئەبێ بەڵام دەبێت ئەناکەس وان نییە ئینسان ئەبێت دایمەن گەشبین بێت کە چۆن خۆی پێ باشە دە قەناعەت وایە خەڵکی باشیش هەیە کە خەڵکی باشەیە خەڵکی باش دەتوانێت خەڵکی باش لە شوێنی شیاودا بنات بۆیە کە خەڵکی باش لە شوێنی شیاودانێرا گۆڕانکاری درستە بێت خەڵکی ساحەت بگات ینی ترانەی پێوە دیارە بێت. کەواتە وڵاتیان بەم نیەتەوە بەشداری هەڵبژاردن دەکەن کە کابینەی داهات و خەڵکانی شیاو لە شوێنی شیاودا بندرێن. ئینشاءڵڵا تاکید ئینشاءڵڵا گەر باوکی ئەنەس لە خورماتووە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان سپاس. بەڕێزان هێشتا کۆمەڵێک هاوڵاتی ماون کە چاویان لە ڕێگەی هەڵبژاردنە بۆەوەی کە گۆڕانکاری گەورە لەم وڵاتەدا ڕوو بدات بۆەوەی کە نوخبەیەک لە ڕێگەی هەڵبژاردنەوە بچن ناو دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانی کوردستانەوە کۆمەڵێک یاسای جوان لەو پەرلەمانە دەربکەن بۆ ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتی هەرێمی کوردستانە ناچار بکەن بە پێی یاسا ئەم بڕیارانەی کە لە پەرلەمان دەردەچێت جێبەجێ بکەن ئەگەر بێت و خۆ کۆمەڵە کەسانی بەویژدان و کۆمەڵە کەسانێکی باش کۆمەڵە کەسانێک کە بەڕاستی نوێنەری هاوڵاتیان بنوە هەڵقڵاوی ناخی ئازارەکانی تاکەکان و خەڵکانی هەژاری هەرێمی کوردستان بنبستنە ناو پەرلەمانە وەکو لە خولەکانی ڕابردووی پەرلەماندا بینیمان هەندێک کەسان هەبوون بە فیعلی لەگەڵ خەڵکانی هەژار بوون لەوێدا خۆ ئەمە شتێکی خراپ نییە کە داکۆکی لە مافی هاوڵاتیان بکەن وە
ئەگەر کەمیش بن بەڕاستی هاوڵاتیان دەبێت ئومێد لەسەرەوە هەڵچنن ئەم نوێنەرە ڕاستەقینانەی گەل لە ناو پەرلەماندا زیاد بکەن بۆەوەی کە هێزی گەل لە ناو حکمی یاساداناندا زیاتر بکەن، ئەویش کە پەرلەمانی کوردستانە. باڵێکێمان لەگەڵا هەستی لە هەولێرەوە لەگەڵمانە، فەرموو. هەموو کاتێکتان باش هەستی خان. بۆشی لە تۆ لەسەر کارمەندانی کەناڵ خێر بکەم. سپاس بۆ بەڕێستان. کەوارەکەتان لەسەر چییە؟ کێ سوودمەندە لە دواخستنی هەڵبژاردنەکان بەڕای بەڕێستان هەستی خان؟ یەکێتی و پارتی و بنەماڵی بارزانانی تاڵبانی سوودمەندن لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. ئەوانە سوودمەندن لەبەرەوەی تۆماری دەنگدانە پڕە لە تۆماری ساختە و یەکێتی پارتی سوودمەند دەبن. هەموو جارەدەنگی ئێمە تەزویر کردووە ئەمە دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامێکم بۆ بڵاوکردنەوەی کە وتی ئێمە لە دژی دواخستنین، ئێمە زۆر دەستخۆشی نەکەین وای سەرکەوتی مۆخوازین و ئێمە دژی دواخستنی هەڵبژاردنین پێمان باشە لەوادی خۆیدا بکرێ دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامێکم بۆ هەڵدەستوژوانەی. هەستی خان بە دواخستنی بانگەشەی هەڵبژاردن یاخود خودی هەڵبژاردنەکان تۆماری دەنگدەران پاک دەکرێتەوە؟ بەڵێ پێم وایە هەڵبژاردن دوا بخرێت دەرێدا، بەڵام تۆماری دەنگدان دەبێت پاک بکرێتەوە بە شێوەیەکی جوان و ڕێزپێک و داوای لە کۆمەڵی ئیسلامی شەکەم بایکۆتی پرۆسەی سیاسی نەکا لە کوردستان لە عێراقیش بەردەوام بەیە دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامێکم. ئێمە کۆمەڵی ئیسلامی بە هێزێکی باشە زین دەنگمان پێدا و وای سەرکەوتی بەخوازین سوپاسی وەڵێستە جوانانەی ئەندام پەرلەمانەکانی نەکەین چ لە کوردستان چ لە عێراق بەڕاستی ئەو نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانن و کۆمەڵی ئیسلامی تەمام دەنگدانە دەنگکاری زۆر لە زیادبووندایە. سپاس بۆ هەستی خان لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. ڕێزان هاوڵاتیان هەندێکیان هێشتا ئومێدیان بە گۆڕانکاری ماوە لە هەرێمی کوردستان، بەشێک لەوانەی کە خوێندنەوەی قوڵ بۆ دۆخی ئەو وڵاتانە دەکەن کە لە سەرەتای چەکەرەکردنی دیموکراسیدان لە وڵاتانە، لە سەرەتای خودبوونیادنانی دیموکراسیدان لە وڵاتەکانیان ئەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندایە بە دۆخێکی زۆر ئاسایی و بە دۆخێکی تەبیعی دەیبین، بەڵام پێیان وایە هەنگاوەکانی داهاتووی هەرێمی کوردستان کە ئەمە وەکو ئەوان باسی دەکەن کاتی پێویستە کۆمەڵێک هەنگاوی باش دەبن و لە مەساڵحی خەڵکان دەبێت. بۆکان خان لە سلێمانیوە لەگەڵمانە، فەرموون. کاک بۆکان ببوورە لە سلێمانیوە لەگەڵمانە، فەرموون. ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش کاک بۆکان، سڵاوتان لەبێ، فەرموون. بەنامەکە لێکوەڵا بەنسبە تۆری بەنامەکە تۆ کاکەکانجان هەڵبژاردنەکان دوا بخێت یا خودیانەکە هیچ سوودێکی بۆ میگرێت لەبەرەوەی سێکی پارتی لەسەر تەختی پاشایەتیان ئەمێننەوە. من هیوادارم ئەم هەڵبژاردنە کەکرا کەسێکی شایستە و باش بێتە حکومڕانی ئەم میلەتەکە، لەبەرەوەی سێکی پارتی 27 ساڵە ناتوانن حکومڕانی ئەم بکەن. هیوادارم ئەم جارە کەسێکی باش و کەسێکی بێ کە شایەن بێتە کە تەختی پاشایەتی. کاک بۆکان، ئێستاش بەڕێستان وەکو ئەو هاوڵاتیانێک کە ئومێدیان بە پرۆسی هەڵبژاردن ماوە وا وەزعەکە دەبینن ئەگەر بێت و کۆمەڵە کەسانێکی شارەزا و کۆمەڵە کەسانێکی بوێر و کۆمەڵە کەسانێکی دڵسۆز بنێرینە ناو پەرلەمانەوە، ناو دەسەڵاتی یاسادانانەوە، ناتوانن لە ڕێگەی یاسا شتێک بۆ هاوڵاتیانی هەژار و بەشمەیلەتی ئەم وڵاتە بکەن بۆی کە کەمێک لە ئازارەکانیان کەم بێتەوە. بەڵێ منیش وا ئەڵێم کەسێکی باسی کەسێکە شایستە بێ ئەم جارە بێ بە سەرۆکی حکومەتی هەرێم و لە بەغانی و لەرایەتی کورد بکات، چونکە یەکێتی و پارتی لەبەری 27 ساڵە هیچێکیان بۆ کورد نەکردووە. ئیتر ئەبێ دەسەڵات بێ بهێڵن بۆ کەسێکی شایستەدار و کەسێکی باشتر کە لەوان باشتر بێت بۆەوەی گوزەرانی خەڵکی تر وە گوزەرانی خەڵک بەرەو باشبوون بڕوا. لەبەرەوەی پارتی هیچ شتێک بۆ میدەر ناکەن، هەر شتێکەکەن تەنها بۆ بەشەوەندی خۆیانە. بەڵێ هاوڵاتیان جگە لە دەریچەی هەڵبژاردن هیچ ڕێگەیەکی دیکان لەبەردەستە بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان؟ نەخر هیچ ڕێگەیەک نییە، تەنها ئەوە ڕێگەی هەڵبژاردنێکی فاز بکرێت کەسێکی شایستە بێتە کە تەختی پاشایەتی و حکومڕانی ئەم میلەتە بکا. لەبەری ئەم میلەتە زۆر سۆساو داماوە، 27 ساڵە ئەم میلەتە سۆساوەیە. سەرنجتان چییە لەسەر ئەم هاوڵاتیانەی کە لە ئەنجامی
سیاسەتی بەشێک لە هێزەکانی هەرێمی کوردستان ناومێد بوون بەرامبەر بە پرۆسەی هەڵبژاردن. قسەتان چییە بۆ بەڕێزانە؟ والله بڵێن چی من هەر ئەوە ئەڵێن کەسێکی باش بێدا سەرۆکی حکومەتی هەرێم و کەسێکی باش دەوێت دەسەڵات پێ بیاوان تەواو ناتوانن میلەت بەخێو بکەن هەستیەکەن بۆ بەزۆندی خۆیانە. سپاس بۆ کاک بۆکان لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزتان. بەڕێزان هەندێک پیان وایەکە ئەوەی کە سوودمەندی یەکەم دەبێت لە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەم دوو هێزن کە ئێستا لەناو حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی فەرمی ماونەتەوەوە درێژە بە حکومڕانی 27 ساڵی ڕابردوویان دەدەن و پیان وایە گەربێت و هەڵبژاردنەکان نەکرێت و حکوومەت وادەکەی و پەرلەمان وادەکەی درێژ بکرێتەوە ئەوە هەر ئەم دوو هێزانە سوودمەندی سەرەکی دەبن. بەڵێ کێمان لەگەڵا؟ کاقادر لە کەلارەوە لەگەڵمانە فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاغي جان والله هەڵبژاردن بکرێ و نەکرێ لەگەڵ ئەمانە ئیسفادەی نییە لەبەرەوە یەکێکی من خۆم ئامادەم بۆ هەڵبژاردن بەس ئەوان من گوێم لە مەسوول بۆ ئەیوت ئێمە هێزمانەیە باە کوچیش بێنین برا ئەوە تۆ 56 کوچیت هێنا و حکوومەتت تەشکیل کرد ئایا ئەم حکوومەتە نەوتەکە تەسلیم تۆەکە ئایا سامانە سروشتیەکان نام ئیشە ڕایکرێت لەکوێیە ئەوە ئایا واز دەسەڵەگرێت لە ئەو شتەی خۆی ئایا ئەو دام و دەستگای حکوومەتە تەسمیل تۆ ئەکە ئەگەرەکم 56 کوچەکە تێنا ئایا ڕێپزرات پێدا بە پێچەنەوە ئەنەوە نەخێر نایدات جایترێ مەسەر خۆمان بۆ دێشین ئەمانە هێزیان هەیە چەندیان هەیە پارەیان هەیە ئێمە قوڕەکەی گەرمان بێرە خۆمانی ترن تا ناقڕەمان و باکێداش. کاک قادر دەسەڵات چییە یاخود چار چییە ئەگەر بێت و بۆم جۆرەی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن گۆڕانکاری ئەنجام نەدرێت هاوڵاتیان دەبێت چی بکەن کەواتە نابێت تەسمیلی ئەم واقعە بن کە ئێستا لە هەرێمی کوردستاندایە؟ والله یەک چارەمان هەیە تەنها ڕێگایەک ئەوەیە ئێستا لە ئەندەنوسیا ئەگەر هەشتێکیان لێ بقەومێت 500 هزار کە سەڵەتن هەموویان قورئان خوێن قورئانیان لەبەرە هەڵەتن کتاوەیە کۆشۆ تا زانین دوعاکەن خوای گەورە شتەکەیان بۆ بگۆڕێت. ئێمە زۆر بەبە ناڵم هەمومان ئەگەر هەمومان هەڵسین شەو تا بەیانی دوعا بکەن خوای گیان ئەمەمانە بۆ لادی لە کۆماندە بەخێر و خۆشی نەجاتماندی لە دەستیان ئەو نەوەیە ئەمە یەک ڕێگا. دووهەمیش ڕێگا ئەبێ خوێن بڕێژی خوێنڕژانی لە ئیسلامە حرامە و تاوە ئەم دوو ڕێگامانێت چارەمان نییە مامۆستاکە. کەواتە جگە لەم دوو ڕێگەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە هەرێمی کوردستان هیچ ڕێگەیەکی دیکە نییە ئەگەر بێت و ورتر بیر بکەینەوە ناتوانین ئێمە کەسانێکی شارەزا کەسانێکی خەمخۆر کەسانێکی دەستپاک بنێرینە ناو پەرلەمانەوە لە ڕێگەی یاساوە جارێکی دیکە کۆمەڵێک یاسا بۆ هەرێمی کوردستان دابڕێژن کە لە قازانجی هاوڵاتیان دابێت ئەگەر بەشێکیشی لە قازانجی هێزە دەسەڵاتدارەکان دەبێت بەڵام خەڵکانی دڵسۆز یانی ئەوەی کە هاوڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن ئەوە نییە کە ئەم حزبەت دەسەڵاتی لە بەردەستدایە و فلان کەس نییە ئەحمەد لە بەردەستیدا قادر نییە کێشەکە ئەوەیە ئەم پیاوانەی کە لە بەردەستی قادرن و لە ناو کا قادر خۆشتان ناوتان کا قادرە مەوەستم ئەوەی ئەو پیاوانەی لە دەوری دەسەڵاتن کۆمەڵە کەسانێکیان لە بەردەستدان کەسانی ئەکتیڤ نین شارەزانین لە حکومڕانی کەسانی گەندەڵن ئەگەر بێت و هەر لە ناو خۆشیاندا کەسانی دڵسۆز و کەسانی دەستپاک بنێرینە ناو پەرلەمانەوە ئایا دۆخی هاوڵاتیان و دۆخی داتەپیوی ژیان لە هەرێمی کوردستان باشتر نابێت؟ باشتر نییە ئەمە لەوەی کە دەست لە مۆزعەبەر بدەین؟ والله مامۆستا گیان خۆیستاکە لە هینە لە ناوێکێکی و پارتیشا خۆ ئینسانی دکتۆر هەیە ئینسانی چاکیان تێ خۆی من نابێ بڵێن گشتی هەزە 20 بکەین براکە میساکە من مامۆستا عەلی باکیرم هەڵبژارد مەسەلەن ئەوە کابرایەکەڵێن حافظە و ئەمە کابرایەکە ڕۆشنبیرە و ئەمە هەموو شتێکە مەسەلەن ئەوەی کاگنەوشێدانم دنیا کردووە ئەستەغفیرالله عەلی باڵە یەکێکۆ دامانە ئایا ئەوان ئامادەن ئەو شتانی تەسمیل بکەن بە پێشانەوە تەسمیلی ناکەن ئەمانە خاوەن نێزن قوربانگیان من پێتمت لە پێشە 56 کورسێ دەمە تۆ بڕۆ حکومەتەکەم بۆ تەشکیلکە ئایا بزانێت تۆ ئەتوانی
دەسەڵات دەست نایەلی ئەو ئەڵێ من یەک کورتیشم هەبێ هێزم هەیە هەر خۆم حکومەتم میتر چییە لەگەڵم بۆ کاک قادر لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان هەندێک هاوڵاتی دیکە لەسەر هێڵی پەیوەندی وەستاون ساراخان لە هەولێرەوە لەگەڵمانە ساراخان سڵاوی خواتان لەبێت فەرموون زۆر سپاس بۆ بەڕێستان بەنسبەت ئەوەکەتان پێکمان دوور گەندەڵکارەکان لەم ئەوەی خودمان دەبن لەم دواخەتی هەڵبژاردنەکانی بەڵێ چه سوودمەندی سەرەکی دەبێت خەڵک و ملت ڕاست تەنها کۆمەڵی ئیسلامی کە یعنی ڕاستە و بڕیارەکانی لە بەجێرێ خەڵک بداتن ئەوەی کە سوودمەندی سەرەکی دەبێت وەک هاوڵاتیەک ساراخان چێیە ئەم هێزانن کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن یاخود چێ سوودمەندی سەرەکی دەبێت زیان بەر هاوڵاتیان ناکەوێت بە سەرنج و تێبینی بەڕێستان بێگومان زیاتر خەڵکەکە زیان بەدەکرێتنەوە بۆ ئەوانەی بەیانی سوودبینی ئەو گەندەڵکارەکان بەڵێ سپاس بۆ ساراخان لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە کاک هەنگاو فەرموون السلام عليكم عليك السلام كاك هنگاو دەستخۆشە بەنامێت لێکم کاکانتان زۆر سپاس بۆ بەڕێستان برادەران داوەکەین سپاس بۆ بەڕێستان فەرموون وای چێ سوودمەند بووە ئەو دەسەڵاتی 27 ساڵە حکمی ئەو کوردستانە دەکا ئەوە سوودمەند بووە دەستیان بەسەر هەموو جنگەکانی ژیانی ئەم کوردستانەدا گرتووە بە خۆیان پڕ بووینە دەستیان بەسەر هەموو بازرگانی و نەوت و داهات و دەسەڵات و هەرچی بیانەوێ مەسموحن بە خۆیان ئەمانە تاوانبارن ئەمانە یان خۆشنی هەڵبژاردن بکرێت کە هەڵبژاردنیش دەکرێت ساختەکاری دەکەن دەنجی ئازادی خەڵک کز دەکەن ئەوەی دەنجی ئازاد هەڵبڕێت تۆمەتی بۆ تریستەکەن ڕاپێتی زیندانەکانیانەکەن لەژێر تەعذیب احترافیان پێەکەن شوێن بزریانەکەن ئەمە تاوانبارە کاک هەنگاو کاتێک کە دەسەڵات و هێزەکان ڕێک دەکەون هەڵبژاردن ئەنجام بدرێت کە لە چەند خولی ڕابردووە هەڵبژاردن کراوە هاوڵاتیان و بەشێک لە هێزەکان گلەی دەکەن دەڵێن کە ئەم هەڵبژاردنە تەزویر و دزیکارێکی زۆری تێدا بووە وەکو ئەوانەی کە لە 12 ئۆکتۆبەر بینیمان هەڵبژاردنەکانی 12/5 ئێستا دەسەڵات و بەشێک لە هێزەکان داوان کردووە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت ئەگەر بێت و سبەی ئەنجام دراوە ئەنجامەکانی بەدڵی هاوڵاتیان نەبوون هاوڵاتیان هەر داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکەن ئەمە مافێکی هاوڵاتیان ئەم هەڵبژاردنیە ئەگەر هاوڵاتی ئەم هەڵبژاردنە نەکات ئەی بیانی دەبی خۆی ڕێک بخات راپەڕی شۆڕش دەست پێ بکە دیژی ئەم ستەم و زۆرداری و گەندەڵی نەعەدالەتیە هاوڵاتیان لەگەڵ هەڵبژاردنە بەڵام هەڵبژاردنێکی پاک نەک هەڵبژاردنێکی ساختەکارە بەکەیفی خۆی سندوقەکان پڕکەن و لە پێناو بەرژەوەندی خۆیان ئێستا هاوڵاتیان کەس لە ماڵەوە دانەنیشی ئەم هەڵبژاردنەیە هەموو دەنجی خۆی هەیە لەوێ ناوی خۆی هەیە بچی فۆڕمی خۆی ناوی خۆی سەعدا باوێتە ناو سندوقی دان بدا بە دەستی عەدالەت کە چی عەدالەتە ئەوە دیارە چی عەدالەتە کۆمەڵێکدانی عەدالەتە نەک لە ماڵەکەی خۆی دابنیشت و ئەودا بەیانیش هات و هاواری لێ هەفتی هەی مردم لە برسان ئیش نییە پارە نییە نازانم ژیان تۆ بەڕێکەم سەری خۆی هەڵدەگری بۆ هەندەران سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمان سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان هاوڵاتیەکی زۆر لەسەر هێڵوەستاون هاوکارانم ئاماژەم پێ دەکەن کە کاتێکی کەم ماوە بۆ دەرفەتێکی دیکە بە ئینشاڵە کاک هەنگاو سپاس بۆ سەرنجە جوانەکانت باوکی ساند لە کەرکووکەوە لەگەڵمانە فەرموو باوکی سان ئێوارەتان باش باوکی سان بەڕێستان سەرنجتان چییە لەسەر ئەم دۆخە هەڵبژاردن باشترین چارەسەرە ڕۆڵانکاری لە وڵاتە بەپێی خوێن ڕستی بەڵام لەم وڵاتی ئێمە و لەم هەرێمە ئێمەیە هەڵبژاردن بەهای نەماوە لەبەر چەند هۆکارێک بەهای نەماوە ئەو ڕۆژەی کە پەرلەمانیان داخست یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان بوون هەڵەوە ئەم هێزانەی کە هیچیان پێکرا هیچ گۆڕانکاری ڕوویدا ئازیزەکەم هەتا ئێران و تورکیا لە قوتا بن یەکێتی و پارتیش لە قوتا بن کەی ئێران و تورکیا لە قوت کەوتن
ئەو کاتەیە چێتی و پارتیش ضعیفە بن هێزەکانی کە ئەچنە پێشەوە بەڵام هەتاکوم ئێران و تورکیا لە بەقەوەتی هەبن ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە و هێزە بچووکانەی خوارەوە هیچ گۆڕانکاریەکیان پێ ناکری عەزیزەکەم لەبەرەوەی بۆ هەرچی دەسەڵات و هێز و چەک و خەڵکی ناعەدالەت هەیە لەگە ئەمانەیە دیفاعیان لێکەن عەزیزەکەم من و تۆ قسە بکەین من و تۆ کوژن لەسەرەوەی کە دیفاعمان لە کردووە ئەمانە ناوەخێن بە ئاسانی تاس ناتن لە دەسەڵات هەتا ئێران و تورکیا ضعیف نەبن كي إيران وتركيا ضعيفون أو إيمان شمال نجات ما نبيت حتى أعودوا بالصلاة النرو خينو ضعيف نبن إيمان نجات ما نبي لبروي لبوانصي بين زاوية متزوجان كر فرموا يمتي ما بيكره إيش ما بيكره إيش قرآن كريم وشا عزيزك أمانة بالصلاة يعني لا عدالة دفاع خلصة ما فيها آثار دفاع لماناك حتى أمانة لدى الصلاة أبني النوبة وأقرب باكاتيش لكس نقرم زوج صارزو برنامجك سپاس بۆ سەرنج و تێبینەکانی باوکی ساند لە کەرکووکەوە باوکی محەممەد لەکوێوە باوکی محەممەد لە چەمچەماڵەوە فەرمونون باوکی محەممەد عليكم عليك السلام راجل برزكم والله براسي بە هەڵبژاردن لە هەموو حاڵەتەکانە کردنی باشترە لەبەرەوەی کەسانی خراپەکان لە نەکردنی سوودمەند نەبن ئەوانەی کەوا ڕازگۆن دەستپاکن ئەهمێنن بۆ جێگەی ڕێزی مسلمانی خەڵکن بەڕاستی ئەبێ هەڵبژاردن بکرێ بۆ لەبەرەوەی بەدیلێکی تر نییە تۆ چی دەگەی فەرمو هەڵبژاردن ناکەی شۆڕشەکەی و حاڵی سووریا ئەبین حاڵی وڵاتانە ئەبین چیان بەسەرام لەبەر ئەگەر کەسان ئەگەر ئاوێکی پاکیش ئەگەر ئەمانە لە سەد وڵاتن ئەگەر پاکیش بن پۆستا و بنوتەنە هەر ئەمانە بن خا بەڵام هەڵبژاردن بکرێ بەدوام گۆڕانکاری دروستە بێ لەبەر ئینسان نابێت نائومێد بێ نائومێدبوون زۆر خراپە بەڕاستی ئەبێ لە هەموو حاڵەتەکانە لە هەموو کاتەکانە بە هەموو شێوازێک چونکە تۆ ئەگەر ئێمڕۆ تۆ بەخواستیشی لێ بڵێ هەڵبژاردن دۆ ئەکرێت باشە سبەینە کەسێکی تێش قسەیتری هەیە ئەوش تێکی دەهێنی ئەوش بەدڵی نەبوو بارەکەی ئەوش دار بۆ ئەوش ئەڵێ با نەکرێت کەوا بۆ هەڵبژاردن دوا بکرێت نەکرێت لە کاتی خۆیان دەکرێت ئەمە کێشە و دروستەکە بەیانی ئەبڕەشیدیە بەدڵی نیاڵێ با نەکرێت بەیانی ئەوشی بژ لە دەسەڵاتایە بارودۆخەکەی بەدڵە بۆ ئەوش ئەڵێ با نەکرێت دەیکەوا بوو خەڵکی ئومێدێکێت هیچ ئومێدێک نابێت کەوا بوو چارەسەر ئەوەی ئەبێ هەڵبژاردن ئەگەر بە هەموو کە بۆ کوڕی و خراپە و فەڕەتەکانی ژێری لە کاتی خۆیان بکرێ باش و لە سوود و قازانیش خەڵکی فەقیر و هەژاری ئەم وڵاتەیە بە هەموو شێوەیە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی باوکی محەممەد سپاس بۆ سەرنج و تێبینەکانت لە چەمچەماڵەوە باوکی محەممەد لەگەڵمان بووی کاک ڕێبین لە پێنجوێنەوە لەگەڵمانە فەرموو کاک ڕێبین السلام عليكم عليك السلام جنابتان باشم زۆر سپاس بۆ بەڕێستان کاک ڕێبین سەرنجی بەڕێستان چییە لەسەر دواخستنی هەڵبژاردنەکان دیارە مەسەلەی دواخستن لە ڕاستیا کێ سوودی لێ دەبینێن لە ڕاستیا گەندەڵکاران و خەڵکانێک سوودی لێ دەبینن کە ئەو کەسانە لە حەقیقەتە هەمیشە هەوڵیان داوە لە ڕێگەکانەوە خەڵکی مەویستکەن یا ئەو مەویستکردنێش هەر یەکەیان بە ڕێگەی تایبەتی خۆ یەکێک لە ڕێگەی هێز و خەڵک بێتاقەتەکەن خەڵکمان بکەن کە ئێمە هێز لایە بەڵام من بە جەماوەتی کوردستان ئەڵێم هێزێکی زۆری هەبوو ئێمە بە بیرمان بێ کاتی خۆی هەڵبژاردنی شیاترد لەو ڕێگانەوە لە ڕاستیا خەڵکی ئەترساند و خەڵکی ئەتۆقاند بەڵام نەتیجەکەی چی بەسەر هات بۆیە کۆڵمەدانی جەماوەری ناڕازی و ئەو جەماوەری کە بەڕاستی سەمێکی زۆری لێکراوە و ئەو جەماوەری قەناعەتی هەیە کە ئەم دەسەڵاتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی نادیموکراسیە دەسەڵاتێکی نادادفەروەرە زۆر سەمێکی زۆری هەیە بەڕاستی زۆرێک لە ڕێگەکانەوە باشترین و هەر سندوقەکانی دەنگدانە هەر سندوقەکانی دەنگدان بەڕاستی ئەتوانێت گۆڕانکاری بکات ئەگەڕێین یان یەکێ لەو ناتەندروستیانەی کە جەماوەریش ئەیکا ئەوەیە ئاڵاونەتە ئەم حیزبەکە هەموویان ئەم جارە بڕیار بدەن یەک حیزب هەڵبژێرێ ئیتر ئەم حیزبە هەر کەسێک هەیە پێم وایە گۆڕانکاریەکەی لە کوردستانە ئەگەر بێت و بەڵێ سپاس بۆ کاک ڕێبین لە پێنجوێنەوە سەرنج و تێبینەکانت جوان بوون سپاس بۆ بەشداری بەڕێستان کاک ئەحمەد لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک ئەحمەد سڵاوتان لێبێت فەرموون بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە کاک ئەحمەد
کاک ئەحمەد دەنگی بە من ناگات سڵاو لێبێ گەرگوێت لە دەنگی منە بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڵێ پەیوەندەکەی کاک ئەحمەد بەداخەوە پچڕاوە یاران خان لە تەکیەوە لەگەڵمانە. یاران خان فەرموون. یاران خان سڵاوتان لێبێت بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ سلام علیکم. عەلەیکی سەلام. دەستخۆشی بەرنامەکە و یەکەم هیوادارم سەرکەوتوبی ئینشاڵڵا کاکاتان. زۆر سپاس. بەڕاستی سەوەرەکەت ئەڵەکێ سودمەندە لە دواخستنی هەڵبژاردن. ئەوەی کە سودمەندە تەنیا دۆشی دەسەڵاتدارە، ئەوشی کە زەرمەندە تەنیا هاوڵاتیانە. من هیوادارم کە ئینشاڵڵا کۆمەڵی ئیسلامی چۆن تا ئێستا لەگەڵ دواخستنی هەڵبژاردنیانی ئینشاڵڵا لەمە بەدوێ لەگەڵ دواخستنی هەڵبژاردنان نابێت، چونکە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی ئەم سەڵ بەڕاستی زۆر خەڵک متمانەی خۆی بێداوە لە دوانپەتی هیچا خەڵک متمانێکی زۆری پێدا، بەڵام بەداخۆ دەنگەکانیان زەوت کرا و سەوتا، بەڵام ئینشاڵڵا نسبەتە ئەوەی یاران خان بچنێت پاڵ ئەو دوو حزبە و کە لە دواخستنی هەڵبژار نابێت. زۆر باشە. زۆربەی پەیوەندیەکان ئەم بەڕێزانەی کە پەیوەندیان کردووە سەرنجیان لەسەرەوەیە کە دەڵێن دوو حزبی دەسەڵات سودمەندی سەرەکین لە دواخستنی هەڵبژاردنەکاندا، بەڵام خۆ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنەکاندایە. ئەمە بۆچی هاوڵاتیان هەمویان ئەم دوو حزبە زۆر جار بەیەکەوە دێنن؟ اینجا بەشێک لەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی پێشتر کە داوای ئەنجامدانی هەڵبژاردنیان دەکرد لە کاتی خۆیدا، ئێستا ئەوانیش چوونەتە پاڵ هەندێک لە لایەنەکانی دیکە بۆی کە هەڵبژاردنەکان دوا بخرێت. خاڵسانجی ئەوان چییە لەمەدا وەک هاوڵاتیەک؟ ئەو دوو حزبە دەسەڵاتدارە هەموو شتێکیان بەیەکەوە 27 ساڵە فەرمانڕەوای یاریمی کوردستانەکەن بەبێ ئەوەی سوودێک بە بچووکترین هاوڵاتی بگەێنن. تەنانەت ناپەسەرەتایەکانیان کە مامۆستایە دەوام ئەڵێنەوە بە پاشەکەوتەوە کەم ئەندامە هیچی نییە، بەڵام ئەمانی تریش ئەم ئۆپۆزیسیۆنان هیوادارم کە کەتە ئێستا یعنی ئەم سەلانە بەیەکەوە بوون ئینشاڵڵا دا نەبڕێن، چونکە بەڕاستی هەڵوێتێکی زۆر جوانانە بوو بەیەکەوە، بەڵام ئێستا لەو سەلانە من کۆمەڵی ئیسلامی بەلامەوە لە هەمیان داشترێت لەبەرەوەی ئەوانیش خەریکە ئەچنە لای ئەوان، بەو شتێکی ڕاز نییە بەلایەوە. بەڵێ سپاس بۆ یاران خان لە تەکیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. بەڕێزان یاران خان کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو. ئەمە سەرنج و تێبینی ئێوەی بەڕێز بوو لەسەر ئەوەی کە کێ سودمەندی سەرەکیە لە دواخستنی هەڵبژاردنەکان، ئەوەی کە تێبینی بوو لای من بەهۆی ئەوەی زۆربەی سیاسەتەکانی ئەم دوو هێزە بەیەکەوە بوون لە ڕابردوودا لە کاتێکدا ئێستا پارتی دیموکراتی کوردستان داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکات، بەڵام بەشێک لە وڵاتیان پێیان وایە کە ئەویش داوای دواخستنی دەکات. سوپاس بۆ بینەریتان، سوپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانتان. تا بێگەیشتنەوە لاڵخێکی دیکەی دوانگەی خەڵک، خواتان لەگەڵ.